لە دوم ڕۆژی سەردانەکەیاندا بۆ هەرێم شاندی هەدەپە بە سەرۆکاتی سەلاحەدین دەمیرتاش لە هەولێر لەگەڵ هەرێکە لە پارتی و یەکگرتو و کۆمەڵ و سەرۆکی حکوومەتی هەرێم کۆبوونەوە. سەرەتا شاندی هەدەپە بە سەرۆکاتی دەمیرتاش سەردانی بارگای مەکتەبی سیاسی پارتیان کردو. سکرتێری مەکتەبی سیاسی پارتیش جەختی کردەوە دەبێت هێزە کوردستانەکان دەست لە ناودەستی یەک بن و ئەوان وەک پارتی دەست پێشخەری هەدەپەیان قبوڵە. البته ئەمە شتێکی مێژوویە ئەم چاوپێکەوتنانە و ئەم زیارەتانە کورد و هێزە سیاسیەکانی کوردی ئەوانە ساحبی یەکترن و خاوەنی یەکترن و ئەبێ دەست بخەنە ناو دەستی یەکتر و پێکەوە بیر لە دوێنێ و ئەمڕۆ و سوبەینێ ئەم ملەتە بکەن لە خەباتی نەتەوایەتی لە خەباتی دیموکراتی. دوای کۆبوونەوەیان لەگەڵ پارتی سەلاحەدین دەمیرتاش شاندەیاوەرەکەی لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت دوور لە چاوی کامێرەکان کۆبوونەوە. پاشانیش سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان کردو لەگەڵ ئەمینداری گشتی یەکگرتو و کۆبوونەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووش دەڵێت سەردانەکەی شاندی هەدەپە لە ئێستادا بۆ هەرێم درەنگە چونکە ڕەوشەکە گەیشتۆتە ئاستێک کە هەمومان دژی یەکترین. خۆشحالی بوو زیارەتێکی سەردانێکی گرنگ بوو بۆ هەرێمی کوردستان هەرچەندە درەنگ بوو دەبا زووتر و زۆرتر ئەم دیدارانە ببن یعنی هەمومان هاوڕا بوون لەسەرەوە کێشەکانی ئەمڕۆ لە عامی ناوچەکە زۆرن و ئالۆزن و وەزعەکە ڕەوشەکە منتەقەکە هەموو دەکوڵێت. دوای یەکگرتو و شاندی هەدەپە سەردانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیان کردو تێیدا پێشنیارەکانی خۆیانیان بە ئەمیری کۆمەڵ ڕاگەیان. پەیامەکەی کە بە ئەمان بوو زیاتر پەیوەندی هەبوو بەوە کە هەرێمی کوردستان ئەمان حەز دەکەن کە فاکتەرێک بن هۆکارێکی ئەرێنی بن ئیجابی بن بۆ هاوکاریکردنی لایەنە سیاسیەکان بۆ دەربازبوون لەو قەیرانەی کە تێکەوتوین بە تایبەت ئەو بارگرژە سیاسیە کە هەیە ئێمە زۆر سپاسمان کردن. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە لە دوای کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێم ڕایانگەیان 100 ساڵە کورد دەرفەتی وای بۆ ڕێک نەکەوتووە و دەبێت لە ئێستادا دژی ئەو کەسانە بوەستن kە دژی کوردن. Gördüğü saygınlık nedeniyle son derece memnundur ama bu bizim raya geçtira aşkere kırbu, diyar kırbu, ku seferi meyi Kurdistan beriye her tiştici bu hatırı Kurd nava gelle Kurdu Kurdistan'da, de nava rehistine Kurdistan'da, de nava partiyu saziye Kurdistan'da ittifakaki netevi ava be gelo emekarbın pişkiriyeki bidin وی خەباتێ لەسەر وی ئەساسی. دوای هەولێر بڕیارە شاندی هەدەپا سەردانی سلێمانی بکات و لەگەڵ گۆڕان و یەکێتی کۆ ببێتەوە. وەک خۆشیان دەڵێن پێویستی یەکڕیزی کورد لە ئاستی هەر چوار پارچە لەگەڵ لایەنەکان تاو توێ دەکەن.